گەیشتینە ئاەتی 119 و دەرسی کۆتایی سوورەتەکە. لەو ئاەتەدا خوا دەفەرمێت ثم یعنی پاشان إن ربك بێگومان پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم للذين بۆ ئەو کەسانەی کە عەمیلوا ئەنجامیان داوە السوء یعنی کاری خراپ و ناڕەوا بجەهالەتین بەهۆی نەزانینەوە یعنی نەیانزانیوە تاوانە کردویانە یان ئەوەتە لە کاتی کردنی تاوانەکەدا شەیطان خەڵەتاندوونی و فێڵی لێکردوون و وەک دەڵێ قیامەتی لەبیر بردوونەتەوە. بەڵام ثم پاشان تابوو پەشیمان بوونەتەوە گەڕاونەتەوە من بعد ذلك دوای ئەنجامدانی ئەو کارە خراپانە ئەوجار وەئەصلەحوا خۆشیان چاک کردووە گۆڕانکاریان بەسەر ژیانی خۆیان داهێناوە. إن ربك بێگومان پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم من بعدها دوای تەوبەکردن و خۆ چاککردن و پەشیمان بوونەوە لەغەفوور بەدڵنیاییەوە زۆر لێخۆش بوویە و ڕەحیم زۆریش میهرەبان و بەبەزەیە. کە ئەو ئاەتە طبعاً ئاەتێکە پڕیەتی لە موژدە و دڵخۆشی بۆ ئەو کەسانەی کە تاوانکار و خراپەکارن یا بۆ هەمومان، چونکە هیچ کەسمان نییە تاوانی نەبێ و گوناهی نەبێ. هەر کەسێک تاوانکار بوو بێ و خراپەکار بوو بێت لە سەردەمێکدا، بەڵام بڕیاری گەڕانەوەیدا بۆ لای خوا ئەوە یەک بڕیاردان بە شوێ دەکرێت بەدڵ دەکرێت لە دڵەوە قەناعەتت وایە خۆت یەکلا کردوتەوە گوناهەکەی ناکەیەوە، پاشان گۆڕانکاری بەسەر خۆشت دادێنی خراپەکەت دەکەی بە چاکە بەدڵنیاییەوە خوای گەورە لە خراپەکانی ڕابردوو خۆش دەبێ و تەوبەی نەسوح تەوبەی یەکجاری کوفریش لا دەبا شیرکیش لا دەبا. بەڵام حەق و ناس طبعاً ئەوەی کە قەتڵ بێت و ئەوەی حەق و ناس بێت طبعاً بە تەوبەکردنی بەتەنێ بە پەشیمان بوونەوە بۆ لای خوای بەتەنێ لا ناچێ دەبێ ئینسان. ثم پاشان إن ربك بێگومان پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم للذين بۆ ئەو کەسانەی عەمیلوا ئەنجامیان داوە السوء یعنی تاوان و خراپە بجەهالەتین بەهۆی نەزانینەوە. جا هەندێک لە سەلەف دەفەرمون كل من عصى الله فهو جاهل، هەر کەسێک سەرپێچی خوای کرد بە نەزان حسابە بە نەفام حسابە. بۆ چونکە ئینسان ئەگەر نەفام نەبێ بەهەشت لەوێ بێ و جەهەنەم لەوێ بێ معنای نییە واز لە بەهەشت بێنی ئینسان بۆ جەهەنەم بچێ. بۆیە ئینسان کە تاوانی کرد جۆرێک لە جەهلی هەر هەیە. بۆیە هەر کەسێک گوناهی کرد یعنی هەر کەسێک تاوانی کرد هەر کەسێک خراپەی کرد ثم تابوا پاشان پەشیمان بوویەوە و گەڕایەوە من بعد ذلك دوای ئەنجامدانی ئەو تاوانە و ئەصلح و خۆشی چاک کرد. إن ربك بێگومان پەروەردیگاری تۆ من بعدها لە دوای تەوبەکردن و پەشیمان بوونەوە و ئەنجامدانی خراپە لەغەفوور بەدڵنیاییەوە زۆر لێخۆش بوویە و ڕەحیم زۆریش میهرەبانە. لێخۆش بوویە یعنی لەسەر گوناهەکەی سزاد نادا هەرەوەندەش نا ڕەحیمیشە میهرەبانی خۆشی لە بەرامبەرتدا بەکار بێنێ دەتخاتە بەهەشت و ناز و نعمەتەکانی بەهەشتیشەوە. ئەو جار خوای گەورە دێتە سەر باسی ئیبراهیم دەفەرمێت إن إبراهیم بێگومان ئیبراهیم سەلامی خوای لێبێ کانە یعنی لە ڕابردوودا لە سەردەمی خۆیدا ئوممە بەتەنێ یەک نەتەوە بووە بەتەنێ یەک گەل بووە هێندە بەهێز بووە هێندە بەقووەت بووە ئیمانەکەی هێندە دامەزراو بووە. ئەو جار قانیتەن سیفەتی وا بوو زۆر گوێڕایال بووە للهی بۆ خوا قانیتەن لله زۆر ملکەت و گوێڕایاڵی خوای پەروەردیگار بووە. سیفەتێکی سێمی ئەو بووە حەنیفەن و وازی لە هەموو ئاین و بەرنامە و مەیل و حەزێک هێناوە خۆی بۆ خوای پەروەردیگار یەکلا کردوتەوە. حەنیف یعنی کەسێک لە هەموو ئاینەکان و لە هەموو کارە باتیل و پوچەکان دوور کەوتۆتەوە خۆی بۆ خوا و بۆ دینی خوا یەکلا کردوتەوە. ئەو جار وەلەم یەکو ئەو هەرگیز من المشرکین لە بتپەرستان نەبووە. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت طبعاً کاتی خۆی جوولەکەکان دەیانگوت ئیبراهیم یەهودی بووە کە یەهودی طبعاً عوزەیریان بە کوڕی خوا دەزانێ
کە ئیبراهیم نەک شیرکی بۆ خوا بڕیار نەداوە، زۆر دژی شیرک و مشریکەکان بووە. مەسیحیەکان دەیانگوت ئیبراهیم لەگەڵ ئێمە بووە، دیسان ئەوانیش عیسایان بە کوڕی خوا و هێندێک جار بەخوا دەزانی. تەنانەت بتپەرستەکانی مەککەش خۆیان بە شوێنکەوتەی ئیبراهیم بە پاشماوەی ئیبراهیم دەزانی، چونکە دەیانگوت ئیبراهیم کەعبەی دروست کردووە، ئیبراهیم لە دەوری کەعبەی تەوافی کردو، ئێمەش لەوێ تەواف دەکەین. بۆیە ئیبراهیم وەکو ئێمە بووە، یا دینەکەی ئێمە وەکو دینی ئیبراهیمی وایە. بەڵام خوا دەفەرمێت وەلەم یەکو ئیبراهیم هەرگیز من المشرکین لە بتپەرستان نەبووە. إن إبراهيم بيقمان إبراهيم سلامي خوای لێبێ كان أمة، كان يعني بتنها أمتك بوا، يعني بقدر أمتك لبرامبر شرك ومشرك وبتبرستكان ودصلات داركان هيزو قوة تواناي بكار هناوة أو انده خوراقرو وقدلي دامزراو بوا. قانت جويرايالو ملكس بوا بوخوا حنيفا يعني خوي لهمو آينكاني ديك دابريو خوي يقلا كردوتو بو خوا وبو ديني خوا. ولم يكو وأو نبوة لشي من المشركين لبد برستان. صفتي ديكي إبراهيم وبو شاكرا لأنعمه، هميشا ستايشو سپاس گزاري نازو نعمتكاني خوابوا، هميشا سپاس گزاري نعمتكاني خوابوا، شاكر سپاس گزار بوا لأنعمه بو همو نازو نعمتو چاككاني خوا كالقلي كردي نعمتكاني خوابوا أو جار. خواده فرمي اجتباه خوي قبل إبراهيمي هالبجار بنوينري خوي ببيغمبري خوي أو جار وهداه رنمونيشي كرد بيشانشي دا إلى صراط مستقيم بو رقاي راستو رقاي دروست كرقاي خواناسي ويكتا پرستيا. شاكرا سپاس گزار بو إبراهيم سلامي خوي لسر بي لأنعمه لبرانبر همو نازو النعمتو چاككاني خوا. أو جار اجتباه خوي قبل أوي هەڵبژاردەبوو بۆ پێغەمبەرایەتی، پاشان کردی بە خەلیلی خۆی بە خۆشەویستی خۆی. ئەو جار وەهەداه و ڕێنمونیشی کرد و ئیلا سیڕاتی مستەقیم بۆ ڕێگای ڕاست و دروست. ئەو جار لە فەرمی وئاتەیناه پێمان بەخشی لە دنیادا، وئاتەیناه فی الدنیا بەخشی بوومان بە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لە دنیادا چاکە کە دیارترین چاکەکان کە خوا لەگەڵ ئیبراهیمی دا کردەوە بوو. تەمان لە تەمەنی پیری و بە ساڵاتچوویدا خوای گەورە ئیسماعیلی پێدا سەرەتا، لەبەر باشیانی و سپاسگوزاریانی دواتر ئیسحاقیشی پێدا لە خێزانەکەی دیکە و هەر یەکەشیان تەمان لە دوای خۆیان چەندان پێغەمبەریان لەنەوە و ڕەچەڵەکی دروست بوو. وئینەه بێگومان ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ فی الآخرەتی لە ڕۆژی دوایشدا لمن الصالحين يكك لچاككاران يكك لو بو خوا صلحاواني كخوا بتايبتي ما مليان لقلدك. وآتيناه في الدنيا بخشيب من بإبراهيم سلامي خواه لسرب لدنيا دا چاكا. وإنه بيقمان أو في الآخرة لروج دواجدا لمن الصالحين يكك لچاككاران. پاشان خواه دا فرميت ثم پاشان أوحينا إليك وحي مان كرد نيقا مان كرد بولايتو أي محمد صلى الله عليه وسلم أن اتبع بما قلت بكوى شوين ملة إبراهيم آيني إبراهيم كحنيفا كآينك هيد زورة شركو بتبرستيك تدانيو تواو بو خوايا قلابو توا وما كان من المشركين دوباتي دكاتو كإبراهيم هیچ کات لە بتپەرستان نەبووە، یعنی نە نەسڕانی بووە نە مەسیحی بووە نە بە دینی و ئاینی بتپەرستەکانی مەککەش ڕازیە. ئیبراهیم بەدەستی بتەکانی شکاندوون بتە مردووەکان و بەهێز و قووەتیش لە بەرامبەر گەورەترین بتە زیندوەکەی کە نەمرود بووە ئەو کاتە وەستاوەتەوە و ڕوبەڕووی بۆتەوە و نەک بتەکان خاوەنی بتەکانیشی قوبوڵ نەبوون بە بابی خۆشیەوە کە بەتی تاشیوە یا بەتی پەرستووە. ئیبراهیم لە بەرامبەریدا ڕاوەستاوە بەڕائەت و بێزاری دەربڕیوە لە بەرامبەریدا. ثم ئەوحەینا پاشان وەحیمان کرد بۆ ئیلەیکە بۆ لای تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم. وەحیەکە چی بوو؟ چیمان پێگوتی؟ پێمان گوتی ئەنی تەبیع دەبێ بکەویە شوێن میلەتە ئیبراهیمە. میلەت یعنی ئاین، لێرە ئاینی ئیبراهیم کە حەنیفە کە ئاینێکە تەواو بۆ خوا یەکلا بۆتەوە، هەموو شتە پوچ و بەتاڵەکانی لێ دوور خراونەتەوە
وما كان من المشركين وإبراهيم سلام خوای لەسەر بێ هیچ کاتێک لە بتپەرستان نەبووە. ئەو جار خوای گەورە دەفەرمێت إنما جعل السبت طبعا جوولەکەکان زۆر ئیدعای ئەوەیان دەکرد کە دەیانگوت ئێمە نەوەی ئیبراهیمین یا بەعەکسەوە ئیبراهیم لەسەر ئاینی یەهودیەت بووە و وەک دەڵێ دینەکەی ئێمە و دینەکەی ئیبراهیمی هەریەکە ها چونکە ئیبراهیم کەسێکی گەورە بوو و خەڵک شانازی پێوە دەکرد هەر خۆشی پاڵداتە لای خۆی گەورە جیاوازیەکی کە سەرەتایی باز دەکات جیاوازیەکی بەسیط لە بینی ئیبراهیم و لە بینی یەهودیەکاندا. طبعا لە دینی ئیبراهیم پێغەمبەردا وەکو دینی ئێمە تەمان ڕۆژی جومعە ڕۆژی پشوو بووە، ڕۆژە موبارەک و ڕۆژە پیرۆزەکە بووە. جوولەکە چ ڕۆژێکیان بە پیرۆزدانیوە کات خۆی موسا سەلامی خوای لەسەر بێت تەمان پێشنیاری ڕۆژی جومعی بۆ کردوون و خوای گەورەش مەبەستی بۆ ڕۆژی جومعە کە ئەو ڕۆژەیە کە خوای گەورە ئادەمی تێدا دروست کردووە و وەک دەڵێ مەخلوقاتەکانی تێدا کۆتایی پێهێناوە. خوای گەورە ویستویەتی جومعە بەڵام جوولەکە عینات بوون تویانە نا خوای گەورە شەممە و یەکشەم و دووشەم و سێشەم و چوارشەم و پێنجشەم و جومعە دروستکراوەکان ئاسمانەکان و زەوی و ئەو شتانەی دروستکردون کە لە نێوانیدا بوون تەنها لە شەممەیدا هیچی دروست نەکردووە. نەعوذ بالله دەیانگوت خوا لە شەممەیدا ئیسراحەتی کردووە ئێمەش ئیسراحەتی خۆمان دەخەینە شەممانەوە. خوای گەورە هەر لەبەر وەک دەڵێ عینادیانیان و ئینکاریکردنیان خوا ڕێی پێداون وەلحاصڵ شەممەی بکەن بە ڕۆژی پشوو بەڵام معلومە تەمان لە ڕۆژی شەممەدا خوای گەورە لەوانەی کە لە نزیک دەریا بوون مەجموعەیەکیان ڕاوە ماسیان لێ قەدەغە کرابوو. ئەو جوولەکانە کە بە ویستی خۆیان شەممەیان بۆ کرابوو بە پشوو دەبووە هیچ نەکەن و ئیش نەکەن و ڕاوەماسی تێیدا حرام بوو لە دینی ئەواندا بەڵام هاتن چیان کرد تەمان لەوەش سنووریان بەزاند دەچون شەممان هیچ جومعان تۆڕیان دادەنا شەممان لە بەرەوەی کەسی لێنەبوو بە ئاسانی ماسیەکان داهاتنە قەراغەکان بە تۆڕەکانەوە دەبوون ڕۆژانی یەکشەممە تۆڕەکەیان هەڵدەگرتنەوە ماسیەکانیان دەردێنان على ساس ئەمری خواشیان جێبەجێ کردویان گوت خۆ بە شەممان هیچمان نەکردووە. جا خوای گەورە دەفەرمێت ئینەما جوعیل السەبت و بێگومان دانراوە و جێردراوە ڕۆژی شەممە بە ڕۆژی پشوو على الذين بۆ ئەو کەسانەی کە ئیختەلەفو کەوتبوونە ناکۆکی سەبارەت بەوەی کە ئایا ڕۆژی شەممە پشوو بێ یا پشوو نەبێ. وإن ربك بێگومان پەروەردیگاری تۆ لەیەحکوم و بە دڵنیاییەوە بڕیار دەردەکا حکم دەکا بەینەهم لە نێوانیاندا یەوم القیامەتی لە ڕۆژی دواییدا فيما كانوا فيه يختلفون لەو شتانەی کە ئەوان تێیدا لە ناکۆکی دابوون. إنما جعل السبت بێگومان جێردراوە و دانراوە ڕۆژی شەممە بە ڕۆژی پشوو ڕۆژی ئیسراحەت و ڕۆژی وەک دەڵێ پیرۆز و مقدس على الذين لەسەر ئەو کەسانە بۆ ئەو کەسانە ڕۆژێکی پیرۆزە و بۆیان کراوە بە پیرۆز کە ئیختەلەفو کە کەوتبوونە ناکۆشی سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی پشویان سەبارەت بەوەی کە ئایا شەممە ڕۆژی پشوو بێ یا هەو نەبێ. وإن ربك بێگومان پەروەردیگاری تۆ لەیەحکوم بەینەهم دادوەری دەکات لە نێوانیاندا یەوم القیامەتی لە ڕۆژی دواییدا فيما كانوا فيه لەو شتانەی کە ئەوان تێیدا ناکۆک بوون ئەوان دەیانگوت شەممە ڕۆژی تەوان ئیسراحەتی خوایە کە ئەو قسەیە تەوان کوفرە پێدوا بێ خوا ماندوو بووە نەعوذ بالله بۆیە ئیسراحەتی کردووە پشووی داوە و ئەوەشی کە ئیلحاحیان کردووە و وەک دەڵێ پێداگیریان کردووە لە قسەکەی خۆیان خوای گەورە بۆی عوزریان نەبێت و بیانویان نەمێنێت لە قیامەتی خوای گەورە وەک دەڵێ پێشنیارەکەشی قبول کردون ڕۆژی شەممەشی بۆ کردوونە ڕۆژی پشوو بەڵام لە شەممەیدا هێندێک شتی لێ قەدەغە کردوون ئەوان سنوورەکانیان هەر بەزاندوون بۆیە جیاوازی جوولەکەکان لەگەڵ ئیبراهیم پێغەمبەردا هەر لەوەیەوە دەست پێ دەکا هەر لە دیاریکردنی ڕۆژە پشوەکەشیاندا خلافیان هەبوو جیاوازیان هەبوو لەگەڵ ئاینی ئیبراهیم پێغەمبەردا چ جای بگاتە شتەکانی دیکە. إنما جعل بێگومان جێردراوە ڕۆژی شەممە بە پشوو على الذين بۆ ئەو کەسانەی اختلفوا فيه کەوتنە ناکۆکی سەبارەت بە فيه یعنی دیاریکردنی ڕۆژی پشوو ڕۆژە پیرۆزەکەیان. وإن ربك بێگومان پەروەردیگاری تۆ
ليحكم يعني بدڵنیاییەوە وحكم و دادوەری دەکا بینهم لە نێوانیاندا یوم القیامەتی لە ڕۆژی دواییدا فيما كانوا فيه لەو شتانەی کە ئەوان تێیدا یەختەلیفون ناکۆک بوون. ئەو جار خوای گەورە دێت فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم و بە شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئودعو يعني بانگەوازی بکە بۆ لای إلى سبيل ربك بولاي الرقاو الربازي پروردگاري خوت بلام چون ادعو طبعا فعل أمره و بانكردني خلقي بولاي خواو بولاي شرعي خواو ديني خوا شتيق نية طبعا إنسان بيكا آسايبه ونيكرت هر آسايبه چون نوێژ واجبە ڕۆژوو واجبە زەکات واجبە ئینسان ئەوەندەی پێی دەکرێت و لە توانایدا هەیە بانکردن و تێگەیاندنی خەڵکی لە دینی خوای گەورەش ئەوەی دەیزانی و ئەوەی پێت دەکرێت لەسەرت واجبە نەک لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر هەموو شوێن کەوتوانی پێغەمبەر بانگەوازی خەڵکی بکە یا بکەن بۆ ڕێگا و ڕێبازی پەروەردگارت بەڵام چۆن یەکەم بالحکمە حکمە یعنی دانایی مەرز نییە لەسەر خۆی حکمت یعنی دانایی یعنی کاتی گونجاو قسەی گونجاو دەرفەتی گونجاو هەلی گونجاو هەڵبژێرە چونکە حکمت هەندێک جار نەرمیە و هەندێک جار لەوانەیە توندی بێ ها هەندێک جار لەوانەیە وەک دەڵێ ڕۆژ بێ هەندێک جار لەوانەیە شەو بێ بۆ هەندێک کەس لەوانەیە قسەی زبر بێ بۆ هەندێک کەس لەوانەیە قسەی نەرم بێ حکمت ئەوەیە کە ئەوەی دەیڵێ ئەوەی دەیکەی مناسب بێ لەگەڵ حاڵی ئەو کەسەی کە وایە کەسێک بنمونە خەریکی ئیشە ماندوویە بێتاقەتە بێزارە حکمت ئەوە نیە تۆ بچی لە کاتی بێزاری و ماندوویەتیدا کە تاقەتی خۆشی نییە بچی بێ ئاەت و حەدیثانی بەسەردا بخوێنیەوە وایە هەندێک کەس تەبعی وایە کە بە نەرمی قسەت لەگەڵکردن گوێت لێ ناگرێ ها پێویستی بۆی هەیە توند قسەی لەگەڵکەی بەعەکسیشەوە تەبەن بۆی حکمت یعنی بەکارهێنانی دانایی و عەقڵ لەگەڵ ئەو کەسەی کە بانگی دەکەی لەوانە طبعا نمونەی زۆر سەقمان هەنە لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەی پێغەمبەر سەحابەیە کات خۆی دێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێ ئەی پێغەمبەری خوا ڕێگەم پێ بدە زینای بکەم پێغەمبەر بەبێ ئەوەی هەڵچێ تووڕە بێ خۆی بێزار کا دای دەنیشێنێ لە تەنیش خۆی دەڵێ فڵان کەس تۆ ڕازی خەڵک لەگەڵ دایکت زینای بکە بیر دەکاتەوە نەخێر ئەی ڕازی لەگەڵ خوشکت نا دوا پێدادێ لەگەڵ پورت لەگەڵ ئەوەی تێتی نا دەی فەرمیێتی خۆ ئەو کەسێک کە تۆش زینای لەگەڵ دەکەی داچی کەسێکیە خوشکی کەسێکیە بۆیە تەوان تەسلیم دەبێ بە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر دەستی دەخاتە سەر سینگی و دوعای بۆ دەکا دەفەرمون لەو کاتەیەوە سەحابەکە دەڵێ ئەوەی کە لە هەموو شتێک زیاتر ڕقم لێ بوو داوێن پیسی بوو ئەگەر بە زۆرێکی دیکە جوابی دابایەوە پێغەمبەر یان ئەوەی حەسەن و حوسێن مەشهورە دەڵێن کاتی خۆی پیاوێکی بەتەمەن لە کنوان دەستنوێژی هەڵگرتووە نەیزانیوە گوتویانە وەلحاصڵ وەرە بە فەنێکیان دۆزیوەتەوە وەرە بە ئەو پیاوەی بانکەین بڵێن ئێمە هەر یەکەمان بە شێوازێک دەستنوێژ هەڵدەگرین و وەک دەڵێ بەیەکەوە ڕێک ناکەوێن دێن لە پێشچاوی کابراەکەی دەستنوێژی هەڵدەگرن پێی دەڵێن حەکەم بە ئیکاممان ڕاستە بەبێ ئەوەی دڵی بێشێن و دڵی بشکێنن پیاوەکە وەڵای هەر دوکتان ڕاستە تەنها ئەوەی من طبعا هەڵە بۆ نەمزانیوە بۆی حکمت یعنی دانایی و بەکارهێنانی عەقڵ لە کاتی داوەکردن ناوێ بڵێ جا قسەی حەقە دەیڵێم و ئەوی دەڵێم ئاەتە جا خەڵی گوێم لێ دەگرێ یا لێ ناگرێ بە قسەم دەکە یان ناکە ئینسان چۆن واجبە لەسەری داوە بکە دەبێت شێوازی داوەکەشی حکمەتی تێدا بێ زیان ئەوەی کە دەگوترێ حەق ڕقە مەرز نێوا بێ ئەو قسەیە غەڵەتە حەق مەرزنی هەمیشە ڕق بێ وایە حەق دەکرێت بە نەرمیش بگوترێ بە هێواشش بگوترێ بە ئوسڵوبی جوانش بەرامبەرەکە تێبگەێنی پاشان دەفەرمێ وەلمەوعیظەتی الحەسەنە و بە ئامۆژگاری جوان و باش ئەو جار وەجادیلهم مناقەشە و دمەتەقێ بکە لەگەڵیان بیلەتی بە قسەیەک بە شێوازێک کە هیە ئەو شێوازی قسەکردنت ئەحسەن بێ نەک حەسەن حەسەن یعنی چاک بە ئەحسەن یعنی چاکتر جا عادەتەن لەگەڵ چێ مجادلە دەکرێت لەگەڵ ئەو کەسێک کە بە قسەکان ڕازی نیە ئەو کەسێک کە فکرەکەی پێچەوانەی تۆیە بۆچوونی پێچەوانەی تۆیە دێ دەکەوێتە مناقەشە لەگەڵت ئەوەشی کە دەکەوێتە مناقەشە لەگەڵت خوا دەفەرمێ مناقەشە و گفتوگۆی لەگەڵ بکە بیلەتی بە شێوازێک
کە هي ئەو شێوازەی بەکاری دێنی بە ئەحسن بێ، جوانترین شێواز بێ. إن ربك بێگومان پەروەردگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هو هەر ئەو ئەعلەم چاکتر دەزانێ بمن ضل عن سبيله چێ لا دەدا لە ڕێگای خوا، چێ سەری لێ دەشێوێت و چێ گومڕا دەبێ، وهو وهەر خوش بۆ خۆی چاکتر ئەعلەم چاکتر دەزانێ بالمهتدین چێ ڕێگای ڕاست دەگرێ. ئەتۆ تەنها لەسەرتا لە کاتی داواکردندا حکمەتی خۆت عقلی خۆت و تێگەیشتنی خۆت بەکار بێنە، بە ئامۆژگاری جوان دەست پێ بکە. ئەگەر مناقەشەی لەگەڵ کردی و حیواری لەگەڵ کردی ئوسلوبی چاک بەکار بێنە، دوای ئەوە ئیشەکە دەدرێتە دەستی خوای، هیدایەتی دەخاتە دڵ یان نایخاتە دڵ ئیشی تۆ نییە. کەسەکە هیدایەت وەربگرێ یا وەرنەگرێ، ئەتۆ خێری خۆت هەرگەیشتۆتێ، ئیشەکەی خۆت هەر کردووە، بە قسەی نەکردی تەمان پاداشتی ئەوەت کە سەبر دەگری و ئارام دەگری دەست دەخەی. ئەگەر بە قسەی کردی پاداشتی ئەو چاکە و عیبادەتەی کە دەیکا دیسان دەست دەکەوێت. ادعو إلى سبيل ربك بانگوازی بکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بۆ ڕێگای پەروەردگارت بالحکمە بە ئەو پەڕیدانایی، والمەوعظە بە ئامۆژگاری الحەسەن جوان، وجادلهم گفتوگۆ و مناقەشە بکە لەگەڵیان بالەتی یعنی بە شێوە گفتوگۆیەک کە هي شێوازی گفتوگۆیەکەت ئەحسەن بێت، چاکترین بێ، جوانترین بێ. إن ربك بێگومان پەروەردگاری تۆ هو ئەو ئەعلەم چاکتر لە ئێوە دەزانێ بمن ضل چێ گومڕا دەبێ و چێ لا دەدا لە ڕێگای خوا، وهو وهەر ئەو ئەعلەم و چاکتر دەزانێ بالمهتدین چێ ڕێگای ڕاست دەگرێ. ئەوەی ئێمە تەنها ئیقامە حوجەیە، تەنها بەڵگە نەهێشتنە بەدەستی کەسی بەرامبەرەوە. ئیشی تۆ تەبلیغ و گەیاندنە هیدایەت و وەک دەڵێ ئیمانی ناوقەلب ئیشی پێغەمبەریش نەبوو صلی الله عليه وسلم. پاشان دەفەرمێ وئین عاقبتم ئەی ئەگەر کەسێکتان سزادا، ویستان تۆڵەی خۆتان لە کەسێک بکەنەوە کە خراپەی کردووە لەگەڵتان، فعاقبوا تۆڵەی خۆتان بکەنەوە، بەڵام بمیثلی بەو شێوەیەی ما عوقبتم کە ئێوە پێی سزا دراون. بەچی سزا دراون و چۆن سزا دراون بۆ تێ وەکو خۆی سزای کەسی بەرامبەرت دێوە. وئین عاقبتم ئەگەر تۆڵەی خۆتان کردەوە، فعاقبوا تۆڵەی خۆتان بکەنەوە، تۆڵەی خۆتان وەرگرنەوە، کەسی بەرامبەر سزادەوە بمیثلی بە شێوەی ما عوقبتم کە ئێوەیان سزا داوە بیهی پێی. بەڵام وەرە ئین سەبەرتم ئەگەر ئارام بگری و عقوبەی نەدەی و عەفوی کەی و لێی ببووری، لەهوە بە دڵنیاییەوە ئەوە ئارامگرتن و عەفوکردن خەیڕون زۆر چاکترە لە عقوبە وەرگرتنەوە للصابرین بۆ ئەو کەسانی کە دان بە خۆیان دابگرن. وازەحە تەمان هەر کەسێک ماڵی خواردی بۆت هەیە ماڵی خۆتی لێوەرگریەوە یان نا، بێگومان بۆت هەیە هەتا کوشتن ئەگەر بە نەحەق بێ کەسێکت بکوشێ بۆت هەیە هەمان کەسەکەی کە قەتڵەکەی کردووە بیکوژیەوە. ئەوەی دیکە دەفەرمێت ئەلعین بالعین چاوی کوێر کردووی بۆت هەیە چاوی کوێرکەوە، ئەسین بالسین دانی دان بەددان، ئەوە بە ئەوە هەرچی بتوانی وەک خۆی تۆڵەیکەوە. جا ئەوە لەکوێ هاتوۆتە خوارێ هەن لە جەنگی ئوحود کە وەحش کاتی خۆی کە حەمزەی کوشت، تەبەن یەکەم ئەوەیان کرد، تەبەن هیچ شکڵ و چاویان دەرهێنان، سیپەلاک و دڵیان دەرهێنان. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مەشهەدەکەی دی زۆر تووڕە بوو، سوێندەی خواروتی ئەگەر زاڵ ببمەوە بەسەریاندا 70 کەس لە بەرامبەر حەمزەیدا ئاوا لێ دەکەمەوە. بەڵام خوای گەورە ئەو ئاەتەی ناردە خوارە فەرمووی بۆت نییە، ئەگەر بۆت هەبێ تەنها بۆت هەیە قاتیلەکەی بکوژەکەی چی کردووە ئاوای لێ بکەیەوە. بەڵام پێغەمبەر کامیانی کرد؟ تۆڵەی کردەوە یا عەفوی کرد؟ بێگومانە وەحش دواتر مسلمان بوو، بۆیە وەحش کەوتە بەردەستی پێغەمبەریش. تەبەن هەتا فەتحی مەکەش مسلمان نەبوو بوو. لە فەتحی مەکەش تەبەن یەک لەو کەسانەی کە پێغەمبەر پێشتر فەرموو بووی ئەگەر بە دیواری کەعبەش خۆیان هەڵواسی ئەوانە هەر بکوشن وەحش بوو. بەڵام دواتر ڕای ئەوەی کرد، تەبەن هەر پێغەمبەر هەر عەفوی کرد، نەک هەر تەبەن هیچی لێ نەکرد. دواتر بوو بە یەکێک لە سەربازەکان و دەگوترێ وەحش لە سەردەمی بتپەرستیدا باشترین کەسی کوشتووە، ئازاترین کەس کە حەمزەیە کە دەبێتە مسلمانیش خراپترین کەس دەکوژێ. موسەیلەمەی کەذابی کوشتووە کاتی خۆی کە داوای پێغەمبەرایەتی کردووە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر هیچی لێ نەکردووە. بۆیە ئینسان ئەگەر خراپەی لەگەڵ کرا دەکرێت تۆڵەی خراپەکەی خۆت بکەیەوە،
وەکو بۆ هەبوون بەڵام کامیان باشترە بێگومان عەفو لە عوقوبەی بێگومان عەفوش تەوان ئاسوودەی دڵی زۆرتر تێدایە و پاداشتێکی زیاتر تێدایە عوقوبە و ستاندنەوە و تۆڵەساندنەوە هیچ پاداشتێکی تێدا نیە بەسخوا ئەو قەڕی محاسەبەت ناکات لەسەری بەڵام عەفو لێبوردەی بە تایبەت ئەگەر لەبەر خوای بێ طبعا لێبوردەی خوای گەورەی بەدووادا دێ وئین عاقبتم ئەگەر ئێوەیان سزادا و ستەمێکیان لێکردن دەستدرێژێکیان کردنە سەرێ فعاقبوا تۆڵەی خۆتان بکەنەوە و کەسەکەی سزا دەنەوە بمیثلی بە شێوەی ما ئەو شتەی کە عوقبتم به ئێوەیان پێ سزا داوە وەلئین سەبەرتم بەڵام ئەگەر دان بە خۆتاندا بگرن لەهوە بێگومان دان بە خۆداگرتن خەیڕون زۆر چاکترە للصابرین بۆ ئەو کەسانەی کە ئارامگرن ئەو جار خوای گەورە بە جیابە پێغەمبەر دەفەرمێ وەصبیر دان بە خۆتدا بگرە ئەتۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یعنی تۆڵەساندنەوە بیر لێ مەکەوە بیر لە ئارامگرتن بکەوە وما صبرك و ئارامگریشت دەست ناکەوێت ناتوانی ئارامگریش بی إلا بالله تەنها بە پشتیوانی و یارمەتی خوا دەبێت سەبر بە زەحمەتە و نفسی ئینسانی حەزی لە تۆڵەیە حەزی لە عوقوبەیە وایە کابرا قسەت پێ دەڵێ حەز لێ دوو قسانی پێ بڵێەوە وایە کابرا زلێ کرد لێدا دەسەڵاتە پێت خۆشە دوانی لێ بدەیەوە نەفسەوات دێ دەکە بۆیە ئەگەر دان بەڵێ بۆیە پێویستی بە سەبرە ئەگەر بیر لە بەڵێ بیر لە شتی نزیکەوە بەڵام ئەگەر بیرەکەت تۆزێک دوورتر بێت تۆزێک ئەو دی و تەماشاکەی بێگومان سەبر زەحمەتێکی تێدایە وەما وەصبیر دان بە خۆت دابگرە ئەی محەممەد صلی الله عليه وسلم وما صبرك بەڵام تۆ سەبرت پێ ناگیرێ ناتوانی سەبر بەدەستبێنی و ئارام بگری إلا بالله تەنها بە پشتیوانی و کۆمەکی و یارمەتی خوا نەبێ ئەم جار دەفەرمێ وەلا تەحزەن عليهم خفت و خەمباریش مەبە لەسەر ئیمان نەهێنانی ئەوان ولا تحزن عليهم خفت مەخۆ لەوەی کە بەخسەت ناکەن و ئیمان ناهێن و شوێنت ناکەون و باوەڕت پێ ناکەن ئەوە دوو ولا تكو في ضيق ولا تكو ولو كسانج مەبە کە في ضيق دەکەونە ناڕەحەتی و دڵیان تەنگ دەبێت و تونگ دەبێت مما يمكرون لە بەرامبەر ئەو نەخشە و پلانانەی کە کافرەکان دەیجێڕن ئەنی زۆر حساب بۆ نەخشە و پلانەکانیشیان مەکە دڵی خۆت لە بەرامبەریاندا سەخڵەت مەکە بۆ چونکە هاتەکەی دواتر ئێستا دەیگەینێ وازحە وەصبیر خوای گەورە سێ فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم وەصبیر ئارام بگرە بەڵام وەما صبرك إلا بالله ناتوانی ئارامگرێکی باش بی ناتوانی ئارامگری بەدەستبێنی ئللا بە پشتیوانی و یارمەتی خوا نەبی ولا تحزن عليهم خەفەت و خەمبار مەبە دڵتەنگ مەبە کاتێک کە ئەوان ئیمان ناهێن و شوێن دینەکەت ناکەون ئەتۆ هەر بانکردنەکەت لەسرە کابرا کە بۆ خۆی بەهشتی نەوێت و بە بەهشت ڕازی نەبێت و بە ڕەزامەندی خوا ڕازی نەبێت بۆ خۆی خەمی خۆی نەبێت و عیلاقەت چییە خەفەتی لێ مەخۆ تۆ تەنها گەیاندنت لەسرە ولا تەکو لەو کەسانەش نەبی في ضيق يعني کە دەکەونە دڵتەنگی و دڵیان دەکوژرێ و ناڕەحەت دەبن مما يمكرون لە بەرامبەر ئەو نەخشە و پلانانەی کە بێ باوڕەکان دەیکێشن لە بەرامبەر مسلماناندا یا بۆ لە ناوبردنی مسلمانان چونکە هەمیشە خوای گەورە لە سەروی نەخشەی کافرەکانەوەیە کافرەکان ئەگەر نەخشە کێش بن خوا خالیق و بەدیهێنەری ئەوانیشە خوای گەورە ئاسان دەتوانێت نەخشە و پلانەکانی ئێوان لەسەر مسلمانان لابە یان سووکیکان یان نەتوانن نەخشە و پلانەکانی خۆیان جێبەجێ بکەن ئەو جار خوا دەفەرمێ إن الله بێگومان خوا مع الذين اتقوا لەگەڵ ئەو کەسانەدایە یارمەتی ئەو کەسانە دەدا پشتیوانی لەو کەسانە دەکا کە ئیتەقەو کە خۆپارێزی دەکەن خۆپارێزی چییە ئەوەیە کە ئەمرەکان جێبەجێ دەکەن و لە نەهی و قەدەغەکراوەکان دوور دەکەونەوە وەکو لە حەدیثەکەش خوێنمان تەڵەن جێبەجێکردنی فەرمانەکان بە پێی توانا خوا تەکلیفی لێکردوین وایە بەڵام دوورکەوتنەوە لە گونا هیچی تێناچێت ئینسان بەس زاڵ بێ بەسەر نەفسی خۆیدا وایە جێبەجێکردنی واجب تەمەن پێویستی بە حرەکە و جوڵەیە وایە بەس گوناه نەکردن تەنها پێویستی بەوەستانە ئینسان ئەگەر بەسەر نەفسی خۆیدا زاڵ بێ دەتوانێت وانە جڵەوی خۆی بگرێ بۆیە گوناه نەکردن توانای تێدا نیە هەموو کەس دەتوانێت لە گوناه دوور دەکەوێتەوە بەس هەموو کەس هەموو چاکەیەکی پێ ناکرێ بۆیە چاکەت چەند پێ دەکرێت خوا ئەوەندە تەکلیف لێ دەکا بێگومان خوا لەگەڵ ئەو کەسانەدا کە خۆپارێزن والذین و ئەو کەسانەش لەگەڵ ئەو کەسانەشدا کە هم ئەوان محسینون چاکەکارن طبعا کە چاکەکار لە متەقی پلەی بەرزترە محسین وەکو طبعا متەقی ئەو کەسانن وەکو علەما دەفەرمون
سەکابرا نوێژە بکە واجبەکان بکە ڕۆژووی بگرێ واجبەکان زەکاتی واجب بدە ئەرکانەکانی ئیمان و ئیسلام جێبەجێ کا بە مەزبوطی دەکرێت پێی بوترێ متەقی بەڵام محسین دەڵێن ئەو کەسەیە کە نوێژە فەرزەکان دەکات سونەتەکانیشی لەگەڵ دەکات ڕۆژووی واجب دەگرێ سونەتەکانیش زەکات دەدا سەدەقەش دەکات وەڵحاصل لەگەڵ هەموو واجبەکاندا سونەتەکانیشی دەکات یان بە معنایەکی دیکە محسین ئەو کەسەیە کە هەمیشە هەست بە چاودێری خوای پەروەردگار دەکات کە ئینسان هەتا دەرەجەی بۆ خوا ساغ بوون و بۆ خوا یەکلابوونەوەی بەقووەتر بێ خوا زۆرتر کۆمەچیت دەکات و یارمەتیت دەدا ئین الله مع الذین اتقوا بێگومان خوا لەگەڵ ئەو کەسانەدا کە خۆپارێزن والذین و ئەو کەسانەش کە هم ئەوان محسینون چاکەکار و خۆیان بۆ خوای گەورە یەکلا کردوتەوە صلی الله علیه